ستەیجدا کاکسی ئیبراهیم داوای سەڵباسی خۆی بکە 1 ساعت تقریباً درێژەی دەبێت دوایی هاوڕێیان دەتوان سەڵباسی وانی وەخت بگەنەوە سەڵباسی خۆیان بکەن وەخت دەبێت بەشی دوومی بەرنامەکە کە سەڵباس بکەن داخیشەوە کاکسی ئیبراهیم ئەگەر پرسیارێک ببێت جواب لێداتەوە. ئێوارەکەم باش زۆر بەخێر بن خۆشحاڵ زۆر کە بەیدا تەنشاد زۆرەکە ئەو بابەتانەی کە بۆ ئەو ئێوارە کۆڕە دیاریکراوە هەمووی خۆشحاڵی بینن زۆر متەنوعە و دەتوانێت بەحسی زۆر هەڵبگرێت و لەوانەیە بەم ماوەی پێی ئێمە بۆمان دیاری کردووە دەتوانین سەبارەت بە هەموو ئەوانە ئەوەی کە پێویستە باسی لێ بکرێت. بەڵام دەرەنحاڵ ئەگەر دەرگای بەحسەکەش بکرێتەوە و ئەگەر مەجال بێ بۆ ڕەفەقەکان بۆ ئەوەی کە مداخەلەی تێدا بکەن و پرسیار یا ئیفهام یا نەزەری خوان هەرچی هەیە باس بکەن ئەوە خۆی یارمەتیدا بە دەوڵەمەندکردنی سینیارەکەەوە. من سەبارەت بۆ مۆزوعاتە هەوڵ دەدەم زۆر بە کورتی نکاتێک باس بکەم کە بتوانێت بۆ ڕەفەقەکان داخەڵ دەرگای بەحسەکە بکاتەوە. سەبارەت بە ئەوزاعی ئێران کە لە تابلۆدا دەبینن کە قەرارەوە دەست پێ بکەین هەمووتان بە ئەندازەی کافی معلوماتتان هەیە ئەخبار هەموو کەسا تاقیبی دەکات دەزانن لە ئێران چ دەگوزارێت ئەترازات و ناڕزاتی جەماوەری هەمووتان لە خەبەرەکانی ئاگادار سەختی دژواری ژیانی خەڵک و بەڕێزبوونی معیشەتی جەماوەری خەڵک دژواریەکانی لەگەڵی ئاشنان وەزعی ڕێژیم و سیاسەتەکانی بۆ هەمووتان ئاشکرایە. لەبەرەوە من پێویست ناکە یعنی زۆر بەوانەدا بچمەوە ئەوانە مەفروض دەکەن کە ڕەفەقەکان دەکایەکانی ئاگادار. بەڵام ئەوەی کە مهمە ئەوەیە کە ئایا جوابی ئەو پرسیارە بدەینەوە کە ئایا لە بارودۆخی سیاسی ئێستای ئێراندا جیاوازیەک هەیە لە چاو مەسەلەن ڕابردوو لە چاو 2 ساڵەوە پێش 3 ساڵەوە پێش وەگەر ئەو جیاوازیە هەیە ئەو جیاوازیانە چین و ئەگەر جیاوازیەکانمان ناسی ئەو خەدا پێشبینیەوە بکەین کە بەروچۆمان دەبن یعنی کۆمەلگای ئێران بەروچۆ دەبن ئەو بەستێتەوە جیاوازان. من سعی دەکەم کە بە کورتی ئەو خاڵە سەرچیان دەنشان بکەم کە گۆڕاوە لە ئێرانی گۆڕاو بە ڕوونی و هەموو چاوێکی بینا دەتوانێت بیبینی. ئەمانە چینەوە یەکیان لە هەمویان مهمتر قەیرانی ئابووریە بحرانی اقتصادیە. خب هەمیشە بحرانی اقتصادی بووە لەوەتی جمهوری ئیسلامی هاتۆتە سەرکار بحرانی اقتصادی لەگەڵ ژیانی بوو هەموو بحرانی سیاسی بووە بحرانی سیاسی بحرانی اقتصادی لێکەوتوتەوە و هیچ وەختیش نەیانتوانیوە ڕێگاچارەیەکی قەتعی بۆ ببینەوە لە بحرانێکە بۆ بحرانێکی دیکە تێپەڕ بوون و گوزەراندویان. بەڵام ئەوەی کە مهمە ئەو بحرانە ئێستا زۆر قوڵتر بۆتەوە. مەسەلەن ئەگەر جاران کارخانەجات تعتیل دەبوون موسساتی تۆلیدی تعتیل دەبوون و کارگەر بێکار دەبوو ئێستا ژێرخانی ئابووری وڵاتەکە وێران بوو. مەسەلەن ساڵانی پێشووتر ئێمە دەگەڵ دیاردەی بێئاوی و کەماوی بەڕۆژوو نەبووین. بەڵام ئێستا ئەوە یانی شتێکە کە بە هیچ سیاست و بە هیچ ڕێستێکی ئەمڕۆسبینیە بووی چارەسەر ناکرێن کەوتوونە موقعێتێکەوە ژینگەی ئەو وڵاتی وێران کردو. یعنی ژێرخانی ئابووری ئەو وڵاتە لە واقعدا کە مەسەلەن ئاو یەکێک لە پایەکانیەتی خەریکە وێران دەبێت یا مەسەلەن بەرق کەبوونی بەرق کە زانی سەر حیاتی ئەم ژیانی ئەمڕۆ سەر ئەساسی دابینکردنی بەرق بەرتر. بەڵام بەرقیان بۆ تەرمی نابێ بەرق خاموشی هەیە لە زستان و لە هاوین و لە هەموو ئەوانەدا ئەوە چەندەش ناڕەداتی لێکەوتێتەوە. ئەمەش پەدیدەیەکی تازەیە. یا مەسەلەن زۆر شتی ژێربەنایی هەیە کە خەریکە لەبەی دەچێت. مەسەلەن جادە و ڕێگاوبانەکان ئەو هەموو تەسادفاتی کە دەکرێت ئەمە علەتیەوەی کە بۆیان تعمیر ناکرێت جادەی تازە و خەتی ئاسنی تازە و وانەیە بۆ ناچێشێت. لەبەرەوە ئەوەش خەریکە وێران دەبێت. ڕێگای ئاسن هەروە یعنی کولەن ئەوەی کە پێی دەکوترێت مەسەلەن ژێرخانی ئابووری لە هەموو زەمینەیەکدا وەزعێتی ئێستا جیاوازە لەگەڵ ڕابردوو و ئەو بحرانەش ڕێگاچارەی نییە. ئەوە نییە بڵێ مەسەلەن فەرزکە بەرجام
بەنەتیجەی بگا محەسرە اقتصادی کەم بێتەوە ئەوانە وا وێران بۆ ئاسانیانە قەربوو ناکرێتەوە مەسەڵەن 1 ملیۆن ساڵایان لێداوە تەواو خاچی ئێرانی تەواو وای کردو خاچی ئێران سەرتاسەرە سست بۆ خاک دەنیشێ خاک نیشت هەر دەرەجەیەک بنیشەوە میلیمتری بنیشێ کشاوەرزی وێران دەکات بیناسازی وێران دەکات یا مەسەڵەن دەریاچەکان و خەریکی وشک دەبن تازەبوو خەربوون هاو دەریاچی ورمێ وشک بێ ئەو وستانی ئازەربایجان هەمووی دەبێتە بیابانی بەڕەوەی وەکو کەوری نەمەکی دەدێت تاڵاوەکان خەریکی وشک دەبن مەسەڵەن ئەو تاڵاوی داڵبوونیەوە عەزیم ئەوە زۆری لەوانە خەریکی وشک دەبن ئەوانە عیلاجیان ناکرێت بەرەق مەسەڵەن بە کارەبان کارخانەیەکی بەرەق بتەوێت تەسیسکەی 3-4 ساڵی وەخت دەوێت تازە گەر بودجە تەوێت ئیمکانات دەبێت بۆ دامەزران سازکردن و بیناکردن و نەوەشەی ئەوانە بە ئاسانی بانێرە بەندەرگاکان سەر بەندەرەکانی کرد لەگەڵ ڕۆژاکە محاسبەی اقتصادی هەیە و هاتووە کەمە بەڵام سەر زەرفێتی تەخلیەی باریان نییە ئەو بەندەرگانە چ لێ دەکەن یعنی هەموو ئەوانەیە کە بێستا ژێرخانی ئاووری وڵاتن تووشی قەیرانی ئەمیر بوون ئەمە جیاوازێکە لە مەسەلەی اقتصادی لە مەسەلەی گۆڕانکاریی دیکە دیسان جیاوازی هەیە لەگەڵ ڕاوردوو چوونە سەرەی وورەی جەماوەرە ئەو تەماشا دەکەن کە بە کوشتن و بڕین و سەرکوتکردن و بەوانە وەرەی خەڵک دانابەزێ خەڵک ناپرینگێتەوە بەردەوام اعتراضێ بەردەوام ناڕزایەتیە بەردەوام گیر و گوێندیشێ بەردەوام کوشتنیشەیە لێدانیشێ ڕاودونان و تاقیبیشێ بەڵام خەڵکیش لەسەر شەقا ئەو معلم اقتصاد دەکا ئەو کرێکار اقتصاد دەکا ئەو خەڵکی تینووی ئاو دێنە سەر شەقامەوە خوزستانەوە ئیسفەهانەوە شوێنەکانی دیکە ئەوە پەدیدەیەکی تازەیە جاران مەسەلەن فەرزکە حتا لە 98 لە 96 کە ڕاپەڕینی دەیمانی 96 بوو بنەخەرە سەرهەڵدانێکی گەورە بوو دامرکانەوەی بوو سەرکوتیان کرد بەڵام ئێستا وان نییە ئێستا هەموو ڕۆژە دەبیستنی کشاوەرزانی ئیسفەهانی سەرکوت دەکات معلیمان سەرهەڵ دەدەن خەڵکی تینووی ئاو لە خوزستان سەرکوت دەکات خەڵکی شوێنشکە سەرهەڵ دەدەن یعنی ئەمە مانای ئەوەیە کە وورەی جەماوەر تازە گەیشتوتە ئاستێک کە ئەو تەنیا تواناییە ڕژیم کە بۆ بەڕووبوونەوە دەگەڵ مشکلاتێتی کە بریتی بێ لە قودرەتی سەرکوبی ئەو توانایی زۆر مەحدود بووەوە ناڵم تاو لە بین چۆن بەڵام تر خەڵک لەوە ناپرینگێتەوە خەڵک گەیشتوتە حەدێک ڕادەیەک لە هەموو لە حاجێکەوە کە سەرکوت کاریگەری لەسەری نیە نکتەیەکی دیکە کە دووبارە هەر جیاوازی هەیە لەگەڵ ڕابردوو ئەوش ئەوەیە کە خەڵک فێر بوو کە نەچنە پای شەڕی مانونەمان لەگەڵ ڕژیم یعنی نەچنە پای مبارزەیە کە تێدا شکست بخۆن یا تێدا سەرکوت بکەن فرسەتی سەرهەڵدانەوە و ئیمکانی سەرهەڵدانەوەیان نەبێت ئەوە دەرەجەیەک لە وشیاری و لە ئاگاهیە کە بشێوەیەکی خود بە خودی چۆتە ناو ناخی جەماوەرەوە یعنی ئێستا ئێمە دەگەڵ یەک سەرهەڵدان بەڕەوڕوونی و دامرکاندنەوە ئابانی 98 دووار دامرکانەوەیەک 2 ساڵ خەبەرێک نەبێت ئێستا خەڵک فێر بۆ بەردەوام بێت تێکەڵاوێک لە اعتساب لە اعتراض لە مانگرتن لە هەر شکلێک لە دەربڕینی متالباتی خۆی لەوانە فێر بۆ هەموو ئەوانە بەکاردێنێت و تێکەڵاوێک لە هەمووی ئەوانە تەنانەت تێکەڵاوێک لە هەمووی ئەوانەیە کە فشاری خستۆتە سەر ڕژیم تەنانەت دەڵێم ئەمە لەلایەن هیچ حزب و سازمان و ڕێکخراوێکیش ئەوە مرکزی هیدایەتی ناکات ممکن هەم یا و سازمان بەرحەڵ جۆرێک نفوزی کەلامیشیان لەمە تەسیرێکی بچکۆڵەدا بنێت بەڵام ئەو وشیارەی کە لە مەقیاسی ئیجتیماعیدا و لە مەقیاسی سەراسەریدا لە ئێران پەیدا بووە ئەمە شتێکی تایبەتیە ئەمە شتێکە خەڵک هەمووی لە بەشێوەی خود بە خودی و جەماوەری بەبێەوە کەس پێی کوتبن و بێەوەی هەتا خەڵک ئاگا بێ بەسەر ئەو حرەکەتی خۆیدا بەڵام بەکردەوەی دەردێنێ ئەوە ئەمە نوتفەی بێسرا تحولاتی گەورەیە لە دو ڕۆژە ئەم قسە وشیاری جەماوەری شتێکی دیکە ئەوش ئەوەیە کە وردە ئێمە لە جامعەی ئێراندا نیشانەهایەک لە شکڵگرتنی ڕەهبەری دەبینی مثلا پێشتر ئەوە نەوە دووهار نەدەوشنە اقتصاباتی زۆر قەدیمتر ئەوەی نەوە بەڵام ئێستا مەسەلەن اقتصاباتی کرێکارانی نەود لە جنوب خۆیان شوڕای هەماهەنگیان دروست کردووە شوڕای هەماهەنگی هەیئەتی مزاکرە کنەندەی انتخاب کردووە هەیئەتی مزاکرە کنەندە دەچێت وەک لەگەڵ کارفەرمایان و دەوڵەت واردی گفتوگۆ دەبێت واردی گفتوگۆ دەبێت هەر ئێستا مەسەلەن
اعتراضاتی چەند ڕۆ پێش ئیسفاهان نمایندەکانیان چوون لەگەڵ نمایندەکانی دەوڵەت گفتوگۆ دەکەن و ڕەهبەرانیان ئیتر چێرەهایەکی بێناونیشان نین، چێرەهایەکی غەیبی نین کە بەنهێنی کار بکەن، بەعەلەنی خۆیان دەردەخەن و دەچون واردی گفتوگۆ دەبن، جاهێن سازێن یا ناسازێن امتیاز وەردەگرن. هەموو ئەوانە ئەوە زۆر یعنی تحولێکی مهمەوە. نهایەتەن ڕەهبەری ئایندەی ئەو زودنەوە اجتماعیە پێشڕەو ڕادیکاڵی ئایندە هەر لەوەها پرۆسەیەکدا شکڵ دەگرێت و ئێمە ئەوە دەبینی مەسەن معلیمان نمایندەکانیان هەیە، بازنشستەکان نمایندەکانیان هەیە، چێرەهای ناسراویان هەیە، دەچون گفتوگۆ دەکەن، دەچن زیندانیش ئازادیش دەبن، ئەوانە بەڵام کۆڵ نادەن و پرۆسەکە بەردەوام. ئەو پەیدابوونی بەسلا نوتفەی سەرەتاکانی نوتفەی ئاگاهی ئەمە شتێکی تازەیە لە تەحولی سیاسی ئێران. نوتفەی کاری وشیاری دەرانە و کاری بە بەرنامەوە. خاڵێکی دیکە ئەوەیە کە ڕێژیم دەستی کردووە بە پاشەکشە بەرامبەر داخوازیەکانی جەماوەر. یعنی ئەوە نییە مەسەلەن هەر بڵێ هەر شەر و جۆر و ناپارێز هەر بکوژێ و بمڕێت، بەڵکە متەوەجه بووە کە لە بەعزە جگایەک دەبێت پاشەکشە بکات، ئەو جگای کە بۆی ممکنە و ئەو عەقەب نشینیانە ناچاری دەکات وەرە دەدا بە خەڵک و خەڵک متەوەجه دەبێت کە مبارزەیەک کە کردوێتی بێنەتیجە نەبوو، بە نەتیجەیە گەیشتەوە توقعاتی زیاد سەرێ بۆ هەنگاوی بەعدی. مەسەلەن بۆ نمونە لە خوزستان خەڵی ئەترازی کرد بە مەسەلەی ئاب تا ئەندازەیەک مەسەلەکان چارەسەر کرد. ئێستا مەجبورن بۆ ئیسفاهان کارێک بکەن، لە زۆر زەمینەدا مەجبورن یعنی بەعضی عەقەب نشینی بکەن هەرچەند موەقەتیش بووە و ئەو عەقەب نشینیانە و پاشەکشانەی کە ڕێژیم دەیکات لە زۆر مەوارددا وەرە دەدا بە جەماوەر لە زۆر زەمینەدا. مەسەلەن فەرزکردن زەمینی ئازادی ها و دموکراتیکش تۆ تەماشا دەکەی مەسەلەن ئینترنێت محدود دەکەنەوە، وێبلاگەکان کۆنتڕۆڵ دەکەن، سایتەکان فیلتر دەکەن، بەڵام لە سەد جێگاوە دووبارە سەر هەڵدەدا و ناچارن تەمکینی پێ دەکەن. تەماشا دەکەن محدودکردنەوەی ئینترنێت و کۆنتڕۆڵ ئینترنێت فایدەی نەماوە بێنەتیجەی و سەرفی نەزەر دەکەن. ئەو لەوە ماهوارە و لەوانە سەرفی نەزەریان کردن تەواو مسا دیشی ماوارەی خەڵک و ئازادی سەربارەکانیاندا جاکرد ناچێت مزاحمیان بێت. حتا لە مەسەلەی ژنانیش درجێکی زۆر پێشرەفت حاصل بۆ مثلا ئەو حجابی ئیجباری ئەو گیروبەندی نییە، ئەو مانای ئەوە نییە خۆ جەمهوری ئیسلامی مایەتی گۆڕاوە، مانای ئەوەی ئەو هەموو فشارانەی ئیتر بۆ تەحمل یعنی ناتوانێت لە بەرابەریان ڕاوەستێت، ناچارە جۆرێک عەقەب نشینی بکەوە. مسلمەن ئەو عەقەب نشینیانە یعنی کە سەرچاوەکەی لە جنبشێکی متالەبەگەردایە، یعنی خەڵک وێر بووە کە یا هیچ یا هەمە چیز نەبێت، بەڵکە لە هەمان کاتدا هەوڵ بدا بۆ هەر زەڕە دەستکەوتێکی قابلی بەدەستهێنان کە بەدەستدێ مبارزە بکەن و بەدەستی بێنێ و ڕۆحیەی وەرگێت و دەشبینی و تەجربەش ئەوە نیشانداوە کە خەڵک بەدەستکەوت کە بەدەستی هێنا لە خەبات و لە مبارزە پاشەکشە ناکە بڵێ باشە دەستیان خۆش بێ ئەوە ڕازی بێ بەوە تۆ خۆی دزێت سەرێت و هیچ کەس خۆی لەگەڵ ڕابردوو مقایسە ناکە، هەموو کەس خۆی لەگەڵ ئوفوق و دوڕۆژی خۆی بەراورد دەکات و مقایسە دەکات ژیانی تەوقعات. لەبەرەوە بەمانەش بەم عەقەب نشینیە مەحدودانەش جەمهوری ئیسلامی چارەی ناکرێت و خۆشی ئەوە دەزانێ ئەڵەت خۆشی جەمهوری ئیسلامیش ئەوە دەزانێت کە پاشەکشەکردن بەرامبەر بە داخوازیەکانی جەماوەر خەڵک جەلیتر و جەسوورتر دەکات و تەوقعاتیان دەباتە سەرێ، هەر بۆی زۆر مقاومەت دەکات، بەڵام لەگەڵ ئەوەشدا کە زۆر مقاومەت دەکات هەر ناسار لە مقداری پاشەکشە. ئەمەش دیسان تەحولێکی تازەیە کە دەبین. مەسئلەیەکی دیکە کە جیاواز ئەندازەیەک جیاوازە، شاید بڵام بەم ساڵ تەنیا بەم ساڵ بۆ بارمەربوون لەوەی لە 98 بۆ هەندێکەکە وایە کولی متالباتی جەماوەر ڕووی کردووەتە داخوازی متالباتی شاری هەرە فەقیر و خوارەوەی کۆمەڵگا، کرێکاران، خەڵکی حاشیەنشین، خەڵکی هەژار و دەستەنگی کۆمەڵگا، یعنی ئەوانن ئێستا بوونە میحوەری ئەترازات. ژمارە ئێستا مەسەلەن ئەوە ئەگەر مقایسەیەکەن لەگەڵ فەرزکە جنبشی 88 جنبشی سەوز و ئەوانە جنبشی سەوز متالبەکەی ڕێی مەنکوب بوو، متالبەکەی ئێستا جۆری لە دموکراسی پارلەمانی و ئازادی های انتخابات و ڕێی ئەوانە بوو، بەڵام ئێستا خەڵک لەوە تێپەڕیەوە. ئێستا متالبەیەک مەترح دەکەن کە ژیانی ئەساسی ژیانی کۆمەڵگا پێوەگری خواردووە و ئەوە تەحولێکی مهمە، یعنی ئەوە تایبەت تا ئەو جگای کە بە ئێمە مەربوطە کە خۆمان بە حزبێکی کرێکاری زانی و هەوڵ دەدەین بۆ
سازماندان و ڕێخستنی وارداتی خەڵکی کرێکار و زەحمەتکێش ئەوە زەمینەیەکی ئیجتیماعی زۆر بەهێزتری لە چاوەڕابردوو خۆڵقاندووە بۆ ئێمە. ئەوە تحولێکی تازەیە کە پەیدا بووە، یعنی مطالباتی خەڵک گواستراوەتەوە بۆ مطالباتی جامعەی ئێران کە پشتیوانی عمومیشی لە پشتە گواستراوەتەوە بۆ داخوازیەکانی خوارەوەترین بەشی کۆمەلگا ئەو جێگایانەی کە جمهوری ئیسلامی ئیمکانی مانۆرکردنی تێدا نیە بە دەلیلی محاسبەی اقتصادیەکە هەیە، بە دەلیلی بحرانی اقتصادیەکە تووشی هەیە، ئیمکانی مانۆردانیشی نییە لەوێت، ناتوانێت امتیازێکش بدا. ئیتر زۆرێک مەسەلەن ئەمڕۆ بەسبەینێ بە واڵندانێک بە یارانەیەکی مەسەلەن مەمرە و مەژی بدە یا بە خەڵک ممکنە ئەوڕۆ سبەینێ بعضێک شتێکی لە بازە جێگایەک پێدا بنرکێنە زەوازە حرەکەتی، بەڵام ئەساسەن دەبینین کە خەڵک زۆر تووڕێ زۆر ناڕازیە ئەو بەشە لە خەڵکیش. نکتەیەکی دیکە کە دیسان هەر بە ئاشکرا دەبینین ئەوش ئەوەیە کە لە چاو ڕابردوو ریزەکانی خودی ڕێژیم ریزیشی زۆرتر کردو، یعنی ئەوە تحولێکی مهمە. ئەو دەورەیە تەماشاکەن مەسەڵەن دەورەیەک بوو کە فقط ئیسلاح تەڵەبەکانیان دەرکرد لە دەسەڵات، بەڵام ئێستا نزیکترین حاڵقەکانی دەوروبەری خامنەیش وردە وەلادەندرێن. ئیتر ئەنسا ئەحمەدی نەژادە، نازانم حەدادی عادڵە، نازانم لاریجانیە چێ ئەوانش پشتگوێ دەخەن. ئێستا کابینەیەکیان پێکێناوە کە ینی لانی کەمی وەحدەتی ناوخۆی دەستگای دەسەڵاتی جمهوری ئیسلامی ڕاگرتووە. هەمووی پاسدار یا سابقەی پاسداریان هیچی نەمودیرێکی بەردەستەی قدیمیان تێدایە کە توانایی ئیدارەی لە چوارچۆوەی جمهوری ئیسلامی ئیدارەی وڵاتی هەبێ، نە مەسەلەن تەحسیلکردە و باسەوادی سەتی سەرەوە کە تەجربەی عەقڵێکی ئیدارەکە نیزامەیە هیچ کەم لەوانە نییە. مەجموعەی پاسداری بێسەلیقەی کەم توانای کە لە هیچ کوێی ساڵەی جمهوری ئیسلامیدا کەمتر نیەیان بردراوە. وەزیری خارجەکەیان معلوم نەچووە هاتوو، وەزیری ناوخۆیان معلوم نیە لە کام تەجربەوە مەسەلەن انتخاب کراوە. ئەوە ڕیزشێکە کە بێسابقەیە، هیچی یعنی تقریبەن ئاخرین حەڵقەکانی ناوخۆی ڕژیمیش خەریکە دادەڕزێەوە، هیچی دیکەیان نەماوە دوای ئەوە بیکردن، کەسی دیکە نەماوە ئەوە لە خۆیان تەرد ئەوانەی لە خۆیان تەردکەنی تر کەس نامێنێت بە دەوروبەریانەوە. ئەوە ئاخرین زەرفێتیانە بۆ ئیسلاح بۆ ئیدارەی وڵات. ئەمەش تازەیە. باز نکتەیەکی دیکە کە تازەیە ئەویش نفوزی جمهوری ئیسلامی لە وڵاتانی دەوروبەر. جمهوری ئیسلامی لە عێراقیش نفوزی بوو، لە شیعەکاندا، لە لوبنانیش نفوزی بوو، لە فەلەستینیش نفوزی بوو، هەموو ئەوانەوە لەسەر ئەساسی ئەو پایگا و نفوزەیەکی هەموو امتیازی پێ لە غەرب و لە ئەمریکا وەردەگرت، موقعیەتی خۆی پێ لەناوخۆ وڵاتە محکەمتر دەکرد، بەڵام ئێستا هیچ کام لەوان نەماوە. ئێستا لە عەلەیهی جمهوری ئیسلامی لە لوبنان قیام دەکرد. ئێستا خودی گوڵۆڵەی حەزبوڵڵای لوبنان کەوتۆتە لێژی، خەڵک دەژێر سەرشەقان بە نەفرەتەوە لە جمهوری ئیسلامی قسە دەکەن و عەکسی خامنەی و خۆی دەنێنە ژێر پێیان. لە عێراق ئەسەن کۆنسولگەری و ئاوردتێوەردەدەن و مەراکزی مەسەوی جمهوری ئیسلامی ئاوردتێوەردەدەن. یعنی لە نێو جەماوەردا هیچ نفوزی نەوە. نەو فەلەستینیەکانیش ئێستا لەگەڵ عەرەبەکان لەگەڵ دەوڵەتانی عەرەبی رەقابەتی بۆ ناکرێت بۆ نفوز لەناو فەلەستینیەکان، ئەویش هەر مەحدود بۆتەوە. ئەوش دیسان پەدیدەیەکی تازەیە ئەمەشا دەکەین لە هەموو لایەکەوە جمهوری ئیسلامی لە یەک ساڵی ڕابردوودا و لە یەک دو ساڵی ئەخیردا کەوتوتە ژێر فشارێکی ڕووخێنەر. هەموو ئومێدیان بە مذاکراتی بەرجامە کردویان مەسەڵەن محاسبەی اقتصادی لەوە مذاکراتی بەرجامیش لە چاو ڕابردوو تووشی دژواری زۆر شەدید بووە. ئێستا ئیمکانی نییە ئەوان لەگەڵ هەموو ئەو سازشش کە ئیدارەی تازەی ئەمریکا تەمامی بە سازشەکەیەتی لەگەڵ جمهوری ئیسلامی لەگەڵ هەموو ئەوانشتا هێشتا تەماشا دەکەیت کە تەوافقکردن زۆر بەلایەن سەخت بۆتەوە بە تایبەت بە هیچ شتێک کەمتر لە مەحدودکردنەوەی بەرنامەی موشەکی، مەحدودکردنەوەی دەسەڵاتی جمهوری ئیسلامی لەو وڵاتانە و کۆتاهێنان بۆ شەڕی نیابەتی لە لوبنان و لە عێراق و لە یەمەن و لە شوێنەکانی دیکە بە هیچ شتێک کەمتر لەوە ڕازی نین و جمهوری ئیسلامی مەجبورە بسازێت لەو زەمینانەدا، هیچ چارەیەکی بۆ نەماوەتەوە. مقاومەت دەکات بۆی کە بتوانێت تا ئەندازەیەک لە کەلێن و کەلەبەرەکانی ناو دەستگای دەوڵەتانی سەرمایهداری گەوری دنیا و دەوڵەتانی ئەمپریالیستیدا جگای خۆی بکاتەوە. قودرەتی مانەوەشی لێرەدا زۆر کەم بوو، هەوڵ دەدا بۆ ئەوەی کە
تەماعیان وەبەربنێ لەگەڵ چین قەراردادێنجا دەکات لەگەڵ رووسیا نزیک دەبێتەوە کە گویا لە ناکۆچی بینی چین و ئەمریکا یا رووسیا و ئەمریکا کەڵ وەربگرێ ئەوەش زۆر وەڵامی وەرنەگرتوەوە چون بە ئاشکرا دەبینێ کە هەم چینەکان هەم رووسەکان ئەو خەریکین پەیوەندیەکان لەگەڵ وڵاتانی عەرەبی خۆش دەکەن لەژێر ئەوانش ئەوەندیان عەقڵی اقتصادی هەیە کە بزانن پەیوەندیان لەگەڵ جمهوری ئیسلامی سەنگ نییە لەگەڵ پەیوەندیان لەگەڵ ئەمریکا لە لەحاظ اقتصادیەوە ئەوانە نامێنێ ناو هێرانژێک لە سووریا بیهاروژێنن حساب کتابی ئەو تەوازنی قوای بینە ملیان لەدەستدایە لەبەرەوە جمهوری ئیسلامی ئیمکانی مانۆڕشی لە بینی قودرەتای گەورەدا کەم بووتەوە لە زۆر چاکە ئەمانە کە هەموو لەسەرێک کۆ دەکەینەوە لە پاڵ ئەوەدا کە ئێترازاتی بەردەوام هەیە خەڵک ناڕازیە و لە پاڵ ئەودا کە ئەو عناسرش کە باسم کرد عنسوری ئاگایی عنسوری ڕەحبەری ئەوانە وردە دێنە ناو جەرگی خەواتی خەڵکێرانەوە ئەوە نیشان دەدا کە ئێمە بە تەوری واقعی خەریکین لە شرایطێکی بحرانی انقلابی نزیک دەبینەوە یا هیچ نەبێت لە شرایطێک نزیک دەبینەوە کە ئیتر جمهوری ئیسلامی بە شێوەی جاران حکوومەتی وە ناکرێت و دەشبینین کە خەڵکیش ئیتر بڕیاریان داوەکە ئەو وەزعیەتە تەحملەکەەوە دەبینین معەلیم کاریگەر کەشاوەرز خوێندکار هەمووی ئەوانە دەبین لە مەیداندا ئەوە نیشان دەدا کە ئێمە خەریکین لە شرایطێکی انقلابی نزیک دەبینەوە بەڵام ئەوەی کە لە شرایطی انقلابی نزیک دەبینەوە هێشتا بەمانای ئەوە نییە کە ئێمە بەسلاح نەتایجی دڵخوازی خۆمان دەگەین یعنی ئەوەی کە ئێمە هەوڵی بۆ دەدەین پێ بگەین ئەوە ئۆتۆماتیک بەدینایە ئەو نمونەمان زۆرە مەسەلەن فەرزکە ئێرانی 1950 باشترین نمونێ ئێران لە ساڵی 56 یعنی ساڵی پێش شۆڕ لە شرایطی انقلابی نزیک بووەوە خەڵک ناڕازی خەڵکیانی باشتر دەویست جۆمیشێکی متەرەقی پێشڕەو هەموو ئەوانە و بەڵام وەسیلەی جریانی ئیسلامی کۆنتڕۆڵ کرا تەسەڕف کرا بەلاڕێدا برا و بەڵای بسەڵات کرد لە 2011 لە وڵاتانی عەرەبیەوە کە پێدەڵێن بەهاری عەرەبی لە میسر لە تونس لە لیبی لە یەمەن لە سووریا لە هەموو ئەوانە سەرحەڵدانی زۆر گەورە کرا بەڵام نەتیجەکەی بوو بەچی نەتیجەکەی بوو بۆ وەزعەتێسا دەبین هەندێک ئاڵوگۆڕی ڕووکەشی لە دەسەڵاتدا پێکات ئەم وڵاتە وڵات بەعزێک دیکتاتۆرۆژین دیکتاتۆری دیکە جێگای گرتنەوە بەڵام هەر وردبوونەوە لەو تەجربەی وڵاتانی عەرەبی وردبوونەوە لە تەجربەی خودی ساڵی 57 ئێران پێمان دەڵێت چ خەتەرێک ئەو شرایطی انقلابیش کە لە ڕێدایە تادید دەکات وەگەر ئەو خەتەرە بناسی دەزانین چۆنی تا ئەندازەی توانین بڵێن کە چۆنی لەگەڵ بەرەو ڕوو بینەوە خەتەرەکە چیە؟ مەسەلەن فەرزکە ئێوە ساڵی 57 ساڵی 56 بۆچی ڕژیمی شا ڕووخا؟ ڕژیمی شا بۆوە نەڕووخا چونکە خەڵک هەروە ڕاپەڕی بوو ڕژیمی شا بۆیە ڕووخا چونکە بەدیلی بۆ دروست بوو بەدیلی بۆ دروست بوو جەریانی ئیسلامی توانی ببێ بە بەدیلی حکوومەت ئیتر خۆی و کۆمەڵی دەستگای دەوڵەتانی ئەمپریالیستی وانە گەڕاڵە بوو ئەرتەشیان بۆ خۆنچا کردەوە ڕێگای دەسەڵاتگەیشتیان و هەموار کرد تەبلیغاتیان بۆ کرد BBC و ڕۆژنامەکانی دیکەی دنیا هەمویان فۆکوسیان کردە سەر قسەکانی خۆمینی و فەرمان و بڕیارەکانی بەتاویاندا بڵاو دەکراوە هەموو ڕۆژێ وسا گەڵاڵیان کرد بەدیلیان بۆ ساز کرد بەدیلی بۆ دروست بۆ شرایطەکەی انقلابی بوو بەڵام بەدیلی بۆ ساز کرد ئایا ئەمەش لەگەڵ ئەوە بەڕوونە یا مەسەلەن لە میسر خۆ سەرکردانێکی زۆر متەرەقی بوو بەشی زۆری کرێکار و زەحمەکێشی میسری تێدا بوو دەزانن ئەو مادرانێک لە مەیدانی تەحریر بوودا و چەندە هەیەجانەنگیز بوو بۆ هەموو خەڵک لە دنیا لە خاوەنیانە بەتایبەت بەڵام وردە بەدیلی ئەخوان المسلمین گەڵاڵە بوو جەریانێکی ئیسلامی بە ئیسلامیانە ڕەو یا هەرچی بڵێ جەریانێکی ئیسلامی جێکەوتون ناو جامعە وردە خۆی سواری بزودەوەکە کرد بوو بە بەدیلی ولا نتیجەدا دەسەڵاتی بدەستەوە ئەلبەتە دوای دەتای نێکراو دەست ئەو مۆزوعاتی کێدا لێمە ناچێت وردەکاریەکانی چونکە بەحسەکەمانەوە نیە یا مەسەلەن فەرزکە لە تونس کە پێ هەندێکی ئیسلامی بوو لە چاوانی دیکە تۆ مۆدێرنتر بوو ئەمە توانی دەسەڵات دەستەوە بگرێ بوو بە بەدیلێ یعنی مەقبولیەتی جەماوەری بوو خەڵکی زۆری لەپێش بوو بۆدیر ئەوە بەڵام تۆ تەمەشاکە مەسەل لە لیبی بەدیل نەبوو بەدیلێک دروست نەبوو ئەو هەرجومەردەیە کە تا ئێستاش هەیە ئەو
پاشا گەردانەیەک تا ئێستاش هەیە ئارامیش بخۆین لە یەمەن بەدیل نەبوو بەدیل گەڵاڵە نەبوو ئەوە وەزعی کەسایی لە سووریا هەر سەرهەڵدان بوو بەڵام بەدیل دروست نەبوو دەبێت بڵێن کە وایە ئێمە کە دەڕۆین بەڕەو شرایەتی ئینقلابی لە ئێران تەجربە و منطق و هەموو شتێک ئەوە کە دەڵێت دەبێت ئێمە هەوڵ بدەین بۆی کە بەدیلی ئەو ڕژیمەش گەڵاڵەکەین بەدیلی ئەو ڕژیمەش گەڵاڵەکەین و بەڵام بەدیل چۆن گەڵاڵە دەبێت بەدیل وتوان بە تەکاملی مبارزاتی جەماوەری دەتوانێت گەڵاڵ بەدیل لە عاسمانەوە نازڵ نابێت بەدیل ڕیشەی ئیجتیماعی پێ هەیە جمهوری ئیسلامی کە توانی مستەقر بێ ڕیشەی ئیجتیماعی هەبوویت بە میلیۆنها کەس چی بەریان بۆ لەسین دەدەن اینجا تشکیلاتی هەبوو تەواوی شەبەکەی مەلاکان تشکیلات ڕەهبەری هەبوو مەرجەعی تەقلید کتێبی هەبوو قورئان تشکیلاتی هەبوو پوڵی هەبوو خمس و ساهمی ئیمام و زەکات و ئەنا هەمووی لە خوارەوە کۆ دەبوو چۆ سەرێ و لەسەرێ دەهاتە خوارێ ئیمامزادەکانی پێ ئیدارە دەکرا دەم و دەستگای مەسەوی مەلای مانگی ڕەمەزانان مانگی محەڕەمان پێ دەناردرا بۆ وراولا حقوقی کارمەندانی دەستگای مەسەوی پێ دەدرا یعنی حزبێک بوو لەناو حزبێکدا یعنی بەطوری واقعی بوو یعنی ئەوە نیە دەبێت بڵێم بەدیل بە ئیرادە دروست نابێت مثلا دەڵێن ئیخوان المسلمین لە مصر بوون بە بەدیل لەبەرەوە ئیخوان المسلمین 50 ساڵ پێشووتری سابقەی مبارزە لەگەڵ دیکتاتۆری و ڕژیمی حاکمی بوو و مەزهەریش کۆمەشی کرد بۆ کە ڕێشەدا بێت کەوایە ئێمە دەبێت بکردەوە بکەینەوە بۆ ئێمە چ ڕێگایەکەیە بۆ پێکەنانی بێت ڕێگاکە بریتە لە ئەو واقعێتە کە باسم کرد داخوازەکانی خەڵک گواستراوەتەوە بۆ دواخوازی هەرە ئەخشاری هەرە خوارەوەی جامعە کرێکاران و خەڵکی زەحمەتکێش و فەقیر و هەژاری محەلاتی حاشی گواستراوەتەوە بۆ ئەوێ ئەمە ئەو عەرسەیە جێگایەکە کە لیبەراڵەکان و بۆژواکان و مەزهەبیەکان ئەوانە هیچ کامیان جوابێکیان بۆی نییە یعنی ئەوان ناتوانن شتێک بڵێن کە پرۆژەیەک مەتراکەن کە جیاواز بێ لەگەڵ ڕابردوو لەنتیجە هێزی چەپ و ڕادیکاڵ و تەرەداری فکریکار و زەحمەتکێش دەتوانێت ئەگەر ئەو هێز ئەو جامعە و بەشەی کۆمەڵگا بجوولە و بە حەرەکەت دەربێکە جوڵاویشی تا ڕادەیەک ئەگەر بتوانێت ئەو شعاری دروست بە سیاسەتی دروست مەقبوڵیەتێکی ئیجتیماعی پێی بەدەست بێنێ بۆ ئەو شعارانی کە هەیەتی بۆ بەرنامەی کە هەیەتی ئەمە دەیکاتە قدرەتیشی بەهێز نێوانە بەڵام هێشتا ئەو بەمانای ئەوە ئەو خەڵکی کرێکار و زەحمەتکێشە لە هەمان کاتدا سەتی ئاگاهی لە خوارەوەیە سەتی تشکیلاتی لە خوارەوەیە ممکنە فری بخوا فری وعدەیانەوە ئەو بخوا هەو ئەوانە مانای ئەوە نییە کە بە تەوری ئۆتۆماتیک ئەوانە بێنە پشت سەری حتمەن هێزێکی وەکو هێزی ئێمە یا هێزی چەپۆڵاتیکە ئەو مانای ئەوەیە کە ئێمە لەگەڵ کارێکی مشکل بەڕەوەی سەرکەوتن ئەو زۆرە لە بەردەست نییە سەرکەوتنیشی ئاسان ناتوانێت سەرکەوتنیشی ئاسان لە خەڵک ڕادە بدەیت لەبەرەوە من تەسەورم ئەوەیە وەجارێکی لە دنیای باسم کرد پێم وایە کە نهایەتەن بەدیلێک لە ئێران شانسی هەیە کە تێکەڵاوێکە لە ئینسانهای سیکۆلار و پێشڕە و متەرەقی لەگەڵ چەپەکان و کۆمۆنیستەکان و تەرەفدارانی کرێکار و زەحمەتکێش بەدیلێکی لەونەوە بۆ تێپەڕبوون لەو وەزعیەتە پێویستە شکڵ بگرێت پێویستە ئێتلافێکی ئەوە شکڵ بگرێت کە بتوانێت بەرامبەر بۆ ئێتلافەی کە ئەمپریالیستەکانی لە پشتن دەوڵەتانی گەورەی لە پشتن بتوانێت بەرامبەر بەوە مقاومەت بکات ئێوە تەماشا بکەن ئەو مەسەلەی کە دەڵێن دەوڵەتانی خارجی ئەمپریالیستەکان لە پشتی ئەو مەسەلەیەکی کەم نییە لەو شرایەتێکی ئینقلابیدا کە دێتە گۆڕێ خەڵک هەژاوە خەڵک هەژاوەتە سەر شەقام لەو شرایطەدا هەموو ئەحزابی سیاسی لە مجاهدینەوە بوو لە تالیبەڕاوە و سەڵتەنە تەڵەب و چێ ئەوانش هەموو قسە دەکەن ئەوان ئیتفاقاً لە منوتۆ ئیمکاناتی تەبلیغاتیان زۆرترە تەلەڤیزیۆنی مێگا لە مقیاسی مێگای تەبلیغاتی مێگادا هەیە ئیمکاناتی تەبلیغ زۆرە ئیمکاناتی ماڵی زۆرە لە پشتا دەتوانن یعنی هەروکچۆن وەختی خۆی خۆمینی و دەرانی ئیسلامی توانێن سواری بوون دەتوانێت سواری بوون ئێمە چمان هەیە ئێمە هیچمان هەیە ڕێی ئەو جەماوەری خەڵکەمان بە هێزی ڕادیکاڵ و هێزی جەماوە دەبێت ئێمە بەەوە بە تەکیبی تا بتوانین ئەو خۆنساکەینەوە و بنابەرین
دەمەوێت ئەو بڵێم ئەو کەسانەی کە سەرکەوتنێکی ئاسان و لە دەسڕەسدا بە خەڵک وعدە دەدەن و هەر ئاگیتاسیۆن دەکەن و هەر بە شەپەڵارە لارومەتی خۆیان سوڕادەگرن ئەوانە خزمەتی گەورە بە خەڵک ناکەن. دەبێت هەموو حەقیقەتەکە بە جەماوەری خەڵک بکوترێت. دەبێت پێیان بکوترێ ڕاستە خەڵکی کرێکار و زەحمەتکێش جوڵاون، ڕاستە داخوازیەکانی جەماوەر چوو بەرەو کۆمەڵی داخوازی چینایەتی و تەبەقاتی، بەڵام لە هەمان حاڵدا دەبێت بزانن کە دەستێنانی دەستکەوت و سەرکەوتن ئاسان نییە ئەگەر ئێوە نەتوانن ئەوەندە هێز و قودرەت لە خۆتانیشان بدەن کە بتوانن ئەو فشارانەی بینوردی ئەو فشارانەی کە دەوڵەتان ئەمپریالیستەکان دێنن ئەوانە خۆساکەنەوە و ئەو بۆشایانە هەموو بڕکەنەوە. ئەوە ئەوە ناتوانێت زۆر لەسەر ئەو ڕۆی، بەڵام دەکرێت زۆر جزئیات باس بکەنێکی بتان خۆش و دەتوانێت قسەی لێ بکەین. یەک شانسی دیکە ئێمە هەمانە کە پێم وایە شانسێکی مهمە، ئەویش ئەوەیە کە لە ئێرانی سبەینێ جەریانێکی کۆنەپەرست کە خەریکی مەسەلەن بەرەو پێشچوون و سەرهەڵدان و گەورەبوونەوە بێ نییە. ناڵم جەریانی ارتجاعی و مجاهدین هەن مەسەبیان ئەنواعی خەڵکی مرتەجع هەن، ئەوە جەریان خراپ هەن، بەڵام عروجیان نەکردووە. یعنی ئەوە نییە مەسەڵەن ڕوو لە گەشە بن. مجاهدین سازمانێک نییە کە ڕوو لە گەشە بن ناو جامعە ئێران، یا مەسەلەن فەرسە سەڵتەنە تەڵەب هەیە خۆ، بەڵام جەریانیشی ڕوو لە گەشە نییە. جەریانیشی بەستا لانی نییە کە مەترسی ئەوە بکرێت کە سبەینێ کۆنتڕۆڵی ئەوزاع بۆ خۆی بەدەستەوە دەگرێت بەبێ مەسەلەن کۆمەجی بەدەخالەتی دەرچی بەجێ خۆ. بەڵام مەسەل ئەو مقایسە بکەن 57 دوانە بوو جەریانی ئیسلامی ڕوو لە عروج بوو، هەر ڕۆژ لەگەڵ ڕۆژ تەقویەت دەبوو، ڕۆژ لەگەڵ ڕۆژ خەریک و حتا بەشی لە چەپەکان و بەشی لە لیبێراڵەکان و هەمووانشی لەگەڵ خۆی هەمڕاکرد. یا مەسەل ئیخوان الموسلیمین لە جەریانی بوو کە توانی کۆنتڕۆلی ئەو وەزع بەدەستەوە بگرێت. ئێران هەموو ئەو جەریانانەی کە ئەو ممکن بوو ئەو زەرفێتیانیان هەبێت، هەموو ئەو جەریانانە زەرفێتەکانیان لەبار چوو، ئەو توانایان نەماوە. مەذهب ئەو توانایی نەماوە تا بە سیجێکی ئاوا سیاسی و گەورە بدا بۆ بێ بە بەدیل، یا مەسەلەن مجاهدین یا حتا بە دەرەجەی مەسەلەن سەڵتەنە تەڵەبانی چاوەوە بکەن شعارێک لێرە بنێوی سەڵتەنە شانەدان فڵان، ئەو بەردەوە هیچ نێوە پارازیتە، جەریانیشی ڕوو لە گەشە نییە. ئەوە شانسی ئێمەیە کە ئەوە نیشان دەدا کە ئێمە واقعەن لەسەر زەمینەیەکی مادی واقعی بۆ سەرکەوتن هەوڵ دەدەین. بەڵام سەرکەوتن دەبێت تعریفی مەرحەلە بە مەرحەلە سەرکەوتنی خەڵک تعریف بکەین. خەڵک نەبین بەرەو شەڕی مان و نەمان، خەڵک نەچێشینە نەو مبارەزەیەکە و هێشتا خۆیان بۆ ئامادە نەکردووە. خەڵک بە کەمترین تەلەفات لە سەرکەوتن نزیکەینەوە، خەڵک دەستکەوتی مەلموس بەدەست بێنێت. هەمیشە مەسەلەن دوورنەما دەبێت هەمیشە لەبەرچاومان بێ، بەڵام خەڵک زیندەگی دەکات بۆ ئەمڕۆژ. خەڵک لە هەمان کاتدا کە دەیەوێت ژیانی بە تۆری ڕادیکال بگۆڕدرێ، بەڵام دەیەوێت ئەمڕۆژ ژیانی تامین بێت. ئێمە دەبێت ئەو مێکانیزمانە بناسین و بەپێی ئەوە حرەکەت بکەین، و تەنیا لە ئارەزوەکانمان و لە نهایەتەکان کە بیرێ دەکەینەوە تەنیا لەوە نەڕۆین بۆ داڕشتن سیاسەت و تاکتیک، بەڵام لە هەمان کاتدا نهایەتەکان و ئارەزوەکانیش بەراورد نەکەین. سەبارەت بە ئێران من ڕاستەکەی نامێت زۆرتان سەربێشێنم، دەبێت بەحس فرسەت بێ بۆ ئێوە یا پرسیار یا مداخلەی لەو بەحسانە دەکەن. مبر مرا ز یاد خود، ز یاد خود مبر مرا، مبر مرا ز یاد خود، ز یاد خود مبر مرا. منم که در میان کوهی از فلز و آتشم، میان دره‌ای پر از غبار مرگ فاحشم. منم که خسته از تنفس هوای بویناک گاز ترش و تلخ، میان ابر نفتیم در انتظار بارشم. مبر مرا ز یاد خود، ز یاد خود مبر مرا، ز یاد خود مبر مرا که بی صدای هر شبت خراب و رو به کاهشم، خراب و رو به کاهشم.
مبر مرا ز یاد خود اگر اجاره خانه نداده میگزد تو را، اگر پنیر نسیه شرم میدهد تو را، اگر فغان کودک درون جان خسته ات شکست بغضش از امید رو به کاهشم، امید رو به کاهشم. هزار حرف تازه را نگفته بشنو از دلم، دلی که بوی سوز آن ز هر تنور میرسد، دلی که بوی نان ترد و تازه میدهد، دلی که مانده در کنار تو به رغم خواهشم. مبر مرا ز یاد خود، ز یاد خود مبر مرا، ز یاد خود مبر مرا که خود ز یاد خویش رفته‌ام، که خود ز یاد خویش رفته‌ام، ز یاد خویش. دێمە سەر وەزعی عێراق لەواقعدا. بۆیە باسی عێراق دەکەم چونکە دەبێ باسی کوردستان بکەم لەوە، بۆیە مەسەلەی عێراق مەطرحە، چونکە دەبێ باسی کوردستانی عێراق بکەم کە باسی کوردستانی عێراقیش دەکەم، دەبێ باسی کوردستانی ئێران بکەم چونکە بەشێک لە ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانی ئێستا لە عێراق مستەقرن و مەسائلیان بە مەسائلی جامعەی عێراقەوە گرێ خواردن. توجيهي كعراق مربوط خود زانا خلال الانتخابات كلا وبلا من انتخابات وبجادنا مشكلة حل نخل أو هم بجادني في الوقت باستلاء فشاري جماوري أو جماوري وماوي صالح لبداية تحرير لبداية لبغداد أنا تشقام ولشاركان دي كان جاسرية هو على قيام يمكن وكاس الشصد نفر قربانيان دا والهزاران نفر يعني بريدان بول أما بالآخرة توانيان كنترولي كان بدا خوازيش محدود. داخوازی محدودەکە عبارەت بوو لەوەی کە انتخاباتێکە زوودرەس بکرێت، انتخاباتەکە سیستمی انتخابیەکە بگۆڕدرێ و ئیمکانی ئەوە بدرێت کە گۆیان سەرلەماندەکانی واقعی خەڵک بتوانن بچنە پارلەمان وەزەکە بگۆڕن کە لە ئەوەشەوە معلوم بوو فێڵە و معلوم بوو بە هیچ نەتیجەیەک ناگات و نەژگەیشت. ئیتر انتخاباتێکی پڕ لە تەغەلۆ و انتخاب بێسەرەوبەرە هەمووانە بەڕێوە چوو ئێستاش زۆر تووشی زەحمەت بوو لەوەی کە دەوڵەت تەشکیل هرچی دولت تشکیلەیانە ئەو مەسئلەیە نیە، بەڵام عێراق لە وەزعیەتێکی ئاوادا دەبین لێرەدا هیچ چەندین ناوەندی دەسەڵات هەیە کە هەر کامەیان لەوانە بۆ خۆیان بڕیاردەن. مەسەلەن ئەوە سیستانی هیچ بڕیارێک لە عێراق جێبەجێ ناکرێت، هیچ دەوڵەتێک ناتوانێت بڕیارێک بدا کە لە پێشدا ڕەزایەتی سیستانی وەنای مەرجەعی تەقلید دەست نەکرد. کێشەی بۆ دروست دەکرد. هەشتی شعبی هەیە، هەشتی شعبی لە بەرابەر ئەرتەش و سوپای ڕەسمیدا ڕیزی بەستۆ و هیچ بڕیارێک بەبێ ئەوەی کە ئەوان ئەو هێزی چەکدانی جیانە خەڵکەی زۆر بە چاکی دیارکراوە مسەلەکراوە ڕزایەتی پێدا جێبەجێ نابێت. تازە لێ خودی هەشتی شعبیشدا چەند فراکسیۆنا و جریاناتی زۆرا زۆر هەن کار کەسێ بۆ خۆی تایفەیەکە و بەشێک لە مەملەکەتی بەدەستەوە برد و هەموو ئەوە دەکات. دولتي مركزية هي دولة رسمية هي كبسلا برلمان وبزمون رسمي بدستوية أبيش صلاتي شي محدودة هي بولجي هي ودي بني وقام كاين دابت خوالي باش ندري بخرب أخي كيتش دولة أمريكا بريالدار هي بريالي بين وزارة أمريكا بسفر خانة أمريكا اللي بتجي بزينال إسرائيل جمهورية إسلامية هي جمهورية إسلامية باش يخوي صلاتي للتاريخ حش الشعبي وأنا سياسة خويا إعمادك لكردستان دو حزب سياسي هردوك حزب سياسي مسلح باش لصلاتي عم بدستوى يعني مش تاني يعني دو هزكان يكخن يعني اللي كان يكذي واحد تركيا كباش إلى خارج العراق داجي كله أو باش داجي كله هو تبع زور شيء يعني كتاولة مملكة تدكي مركزي شيء دصلاتي ديالي كراونية كولا أو مركز كمثلا أو السياسة ديالي دكا عندي والله اللي هو سرچاوة دكا السياسة أو ديالي دكا لبنان هو بيسەرەوبەرەیە ئەوە نازانم تا پێ بەردەوام دەبێت، بەڵام ئەوە کاری بێتە سەر
زۆر شتی دیکە لە عێراق و لێکدانەوەی وەزعی عێراق بەبێ ناسینی ئەو وەزعیەتە واقعیە کە لە دەریادا بەبێ ئەوە ممکن نیە. جا لەوە هاوەزعیەتێکدایە لە هاوەزعیەتێکە کە ئێران و تورکیا جمهوری ئیسلامی و تورکیا کەوتونە ڕقابەت لەسەر هەرپێدانی نفوزی خۆیان لە کوردستانی عێراق لە باشووری کوردستان کەوتونە ڕقابەت. تورکیا بەشێکی زۆر لە خارجی شمالی کوردستان عێراق داری کرد لەگەڵ پێکاکا دەرگیرە بەڵامەوە پێکاکا بەهانەیە هەر خۆی پێشڕەوی دەکات و لە هەر شوێ داگیری کردن سەعی کردە محکەم وا محکەم خۆی سەقامگیر کە هەڵەستێتەوە و لە ڕۆژاوەش هاتووتە پێشە ئەوە مەسەلە ئەفرین داگیر کردووە ئیترەوە وەکو وڵاتی خۆی چاوی لێ دەکات دانیشگا و مەدرسە و موسسات و هەموو ئەوانەی دامەزراندە بە زمانی تورکی و تەواو مەسەر وردە باش دمۆگرافیەکەشی دەگۆڕێ خەڵکەش وا دەکات فشار دێنێ خەڵکی کوردەکە زۆرتر ئاوارە بڕات دەردێ لە عێراقشەوە دەکەن. جمهوری ئیسلامی دەڵێ خۆ شەندەچی لە من دەکەمتر من چم لە تورکیا کەمترە من ئەو وا دەکات بۆ من نەچم بۆ میش بەشێک لە خاچی لە هەرێمی کوردستاندا بۆ میش ئیدعا نەکەم لەسەر بەشێک لە کوردستانی عێراق. ئەگەر تورکیا بەهانەکەی پێکاکایە خۆ منیش بەهانەی پێدا دەکەم بەهانەکەی منیش ئۆپۆزیسیۆنی کوردی موسەلای ئێرانی کردێت. لەبەرەوە ئەوەی دەڵێن لێکدانەوەی ئێمە ئەوەیە کە ئەو فشارانەی کە جمهوری ئیسلامی دەهێنێ ئەو ڕەشانەی کە دەیکات ئەوە ئێمە بەهانەین هەدەفەکە شتێکی دیکەیە هەدەفەکە ڕقابەتە لەگەڵ تورکیا بۆ کۆنتڕۆڵیشی بۆ مطلق قرارکردن لەسەر ئەو مەرزانە و هاتنە ناو خاچی عێراق حتا و بۆ تەبلیغاتش کە ئەو ماوەیە کردوێتی دومانجی ئەحیدا کە بەردەوام بە وەزیری ئەمور خارجیەوە بگرێت تا پاسدارێکی سەتی خوارەوەیان هەموویان هەڕەشە دەکەن ئەوە هیچیان پێ ناکرێت ئەو مەرزەکەدا بەدەستمەنە براهیم خەلیلتان لێ خەتەکەم نەفتان نەکڕم نەفرۆشمەوە لە برسان دەمرن خاکشتانەوە داگیر دەکەم. لە لێرەدا هەماهەنگیەک هەیە یا ئێلان کراوە یا ڕسمی یا غێر ڕسمی یا ڕسمیشە هەماهەنگیەک هەیە بینی دەوڵەتی عێراق دەوڵەتی تورکیا و دەوڵەتی عێراق ئەو هەماهەنگی عیبارەتە لەوەی کە مەیدانی دەسەڵاتی حکوومەتی هەرێم چکۆڵەکەنەوە لە هەموو لایەکەوە ئەوە دەبیشان دەکەی دەوڵەتی عێراق کەرکوشی نەرمەخود کرد ئەوە خانەقین و مەندەری وانەی نەرمەخود کەوانە هەر کرد لەناسە خۆیەوە پێشووتر ئێستا محدودەی حکوومەتی هەرێم دەناسرا شنگالوانەشی هەروە لەدا تورکیا لەوە هاتووە ئێرانی لەولاوە بێ محدود و چکۆڵی دەکەنەوە بە ئیمارەتێکی چکۆڵی کە هەوەسی سەربەخۆیی و ڕەفراندۆم و نازانم ئەو ناوشانش لەکە لێ نەدا هەر بۆ بەشێک کە بۆی دەکرێت بۆ ڕازی بێ بۆ دزی و مثلا بۆ گەندەڵی وانش بۆ ئیتر پرۆسەکە تەکمیل لەوە شرایطێکدایە کە ئێمە ئەو حقیقەتە ئێمە بە خەڵک جا بزانین جوابی ئێمە چی توکتوان لێکدانەوە هەڵوێست جوابی ئێمە ئەوەیە دەڵێن بابەجێ لەو مەملەکەتە بە خەڵک دەڵێن لەو مەملەکەتە ئێوە مەشاکەن هەشتی شعبی چەکدارە هەر دەستەشی بۆ خۆی سازێک لێ دەدا ئەرتەشی عێراق بەجێ خۆی سازێک لێ دەدا ئەوە تورکیا بەشێکی داگیر کردووە پێکاکا چەکدارە ئەوە ئەشایر چەکدارە هەموو عەشیرەتێک لەسا خۆی چەکی بەشانە ئەوە سا دەبینی هەر چەند ڕۆژدارێک خەبەر دەبیستین کرد فڵانە عەشیرە لە بەرابەر فڵانە عەشیرەتە ڕاوەستان و لە یەکتریان کوشتن و شەڕ لە بەینیاندا ئەو لە هەمیشە لە خەبەرەکاندا دێ عەشیرەت چەکدارە لەو وڵاتیشی ئاوادا لە وڵاتیشی ئاوادا کە ئەو هەموو ناسەقامگیری ئەو هەموو خەڵکە چەکدارن وەکی لەتان بێ بەگرتو لەو ناوەدا ئێوە بیکەن بە مەملەکەت بیکەن بە وڵات بیکەن بە ئەو ناوەند ئەو تعددی بەراکزی دەسەڵات و قدرەتە لە بین بەرن ئەو قسەی مەفکری دەکەینەوە شاد ئەو قسەی بەڕگایشکە بکەین بەڵام ئێستا لەوە دێتەدا معلومە ئێمە جوابمان چی جوابی ئێمە زۆر ڕۆشن لە هیچ شرایطێکدا لەژێر ئەو فشارانە ئێمە چەک دانانی نەتیجەکەی هەرچی بێ بە هەرچی منجەر بێ ئێمە چەک دانانی کیف خۆتان چ دەکەن خاوێنە لە عەشیرەتێکی ئەوەی کە چەکدارە لەگەڵ عەشیرەتی پاڵدەستەکەی شەڕی دەبێت دەچێت چەک هەڵدەگرێت لە دەوڵەتی ژیانی دەبێت لەوە کەمتر بی لە هەموو داربدەستەی چەکداری ئەو مەنتقەیەکان کەمتر بی نەخێر ئێمە ئەوە خەیاڵتان خاوە ئەگەر پێتان وابێ لەژێر ئەو فشاراندا دەتوانن ئێمە خەڵی سەلاکەن ئەلبەتە لە هەمان کادا خۆ دەمان ئەم بە ئیسلاح سیاسەتە
دەبێت تەنیا هەڕەشەیەک نەبێت تەنیا ادعایەک نەبێت بڵێن ئەوە خەیناکەەوە ادعایەکی تەبلیغاتی دەکەن دەبێت نیشانی بدەین کە بۆشمان دەکرێت دەبێت چای بۆشمان دەکرێت بەچی بۆمان دەکرێت یەک بە ئەوەی کە نفوزمان لەناو خەڵکی کوردستانی عێراق پەرە پێ بدەین حەقانیەتەکان بڵێەوە يعني راسته كردستاني عراق اسلام السلام هر شكله مبارزات خلشان ممكن دامر كان بيته يا بلان ولاتي في خالي لوجدان ولا شوري انقلابي ولا مبارزاتي لو انانيه من الذي ما وقتك هيك هات سري حزب ديمقراط لكن جو كردو صدام جواني خلق سليماني تشكي هم هاتن دور باز جوزان او جداني منتهي بزوجان هم كنترول كردان دفاع عن ذلك هل سواء بمعزي ويشتيك دبي هالشيء اللي سلم دبي باور كل الديان لأنه من الصدام كان هو تماس ما ندخل نقرن بعض إمكانات دين بعض أمور شيء عم بدك كمان بلاي وظيفة ما شيء ما يعني أولي أو سيسالة كأمل هريم كردستان ويلو خاش عراق وين أو سيسالة أو ما نحس نكرده سيسالة كمان كان إن شاء الله داو كيزي شيء صادق ووفاداري برامج بأمري كرد برامج بمسألة كرد برامج مسألة نتواتي برامج بمسألة خدي كردستاني عراق مقومرين توي أول ما داو ويجلسوي وخصاكنون بلاني دجمنا اللي عليه خدش أول ما داو لا حق مشروع خدش كردستاني عراق حق الدفاع ما كردوه وأنا ما نحن كردوه لبروه نفوز ما هذا الشيء اللي أنا أوه يعني إيش مثلا بشتوانه كان يما بو أو ورامي يسا ديدين وبو بروجي كجمهورية الإسلامية إيش أنا أقول يمكن هو خماني وش ما ندير بهزبي نتر خمان ندير بهزبي مو كخمان بهزبي دم تبقى نشان اللي دام نكرابي لكن الشيء ضربة كمان يبدأ بتوالي أورجان كان ما نهاد كان ما فعالية ما بيشمر كمان هم أنا جوري ساز ما بدين جوري ركخي كأسي بزير نبي يعني منظور هو إما تناهي دعاية بنيو كذا مقاومة دكين دار بشتمان بجاي شو قرن تناهي إرادي انقلابي يا إلى اشتكي مثلا إرادة جرانة نكذي والله شو واقعي ك بشتمان بس بس قالوا أنا طبعا اشتكي كشكدور مهمة أبيش أقول هذاني تقداري كردستاني إيران كله كردستاني عراق ده بيك وهما هنديان ده حزب الديمقراطان أو صالمان كمان كمالون كارده كان خلشي كان هر كسي كردي إيراني كلمة تقداره أو هرشة روي لأواني شاو بشاراني للسلام يبيكو زوج لهما هنديو كاين وكان ده كيدن وويك هم بتوانن ضروري سياسي ودبلوماسي وشاركان فرنسا كانوا وهمش كنت هما هنجي الإخوان ده هما هنجي أمنيتي أنا زوري جواب كان كعسي بزيرنا إما أوما كردو تحدودي كزور هشتا توما توابينية بلا هون بدين تأوجي جاي كبأمنية مان وبآيندو إذا مكاني مان لكردستاني عراق مربوطة تأوجي جاي كبو مربوطة صعب كنت تناقضات وشيشكاني ناخوي خمان تخفيف بدين وجوري لهما هنجيوها هما هنجي بيك بيني كدجمن إحساس نفسها كأما هدف شيء آساني يقول هدف شيء تدسرسن هدف شيء آساني أول شيء أنا ما كردوه هو هون بدين بوي كوكرجان شو كذا آخر موضوع كده باسيلي بكم مربوط بالكولا خود سبب بالكولا بعد ثاني موضوع لك يستا هم كساني كمسائل متعقيدة كان نقراني خطري إنشابك هي خطري إنشابك مزيج وتوعية احتمالي هي براسي أو إنشابي احتمالية نقابل دركة نمشروع مجازة ده صدقين بوشي بو أويك بزاني كأو إنشابي احتمالية نقابل دركة ولا مشروع مجازة ده توزي لمفهوم حسب نزيفينه يعني أويك معمولا كمي اللي ذكرته أولا حزب سياسي تسير حزب سياسي تشكلك يعني مجموعة بني آدم كل دور يكون بنوا بو هدفه يعني بو برنامج بو برنامج ليش هم شيء بو برنامج حزب إذا أو
برنامج وحزب سياسي برنامج حزبي أما مثلا برنامج مو حزب شيكش مجموعة أو كانوا أو مكانية أو ده كانوا أو ناكي بو كريكار وهذا كان بو آزادي ديمقراطي وهذا كان بو حقوقي كيران مصالحات وهذا كان بو مداولة وهذا كان بوري خرجي أو ما كان أو بدزني خرجي أو إصلاحات قرآن كان أو بدزني ونهاية برا خليك دورين برشش يعني مجموعة لهي شوي برنامج يمدا خسائر لبيرو باورنيه خسائر لسني من باور أو استرانة بعثمان أو مساون يا نازم لوسر بلدان بحشتي أو لا يعني كيف قوتي هذه جمهور الإسلامي شلون نبينا ممكن بروخي ممكن نروخي أمر نروخي سفين نروخي نزل مثل مزاحدين أوايا نزل مثل ويجك أوايا هيش كم لو أنا بحسينيه بحسي إلا نزل نية أو النخبة معناه أو نزل مهم نية أو نزل تحليل وأرجاء وأنا مهم أنا ما خليني أكثر سنوات كي طالما حزب سياسي صار أساسي نزل درزنا به هذا صار أساسي نزل لإجابته حزب السياسي صار أساسي برنامج درزنا به وبعد أول شيء اللي كش كان أول وكان حزب الكوميونست كان هيك أنا مش ناسي أنا أول وقت لو كمبوني على هي هذا الخوان بيو عندك سيرتيفيكات طالما سبيل استراتيجي عبارة لو كاكا جان دس الخوش بيو برنامج جوال ريكو كاكا طالما شوني بديني نتصير رجاء كوين أو رجاء كبيرة دريبوي كأو برنامج جبجاني أو رجاء كامل بمبارك مصلحنا دي كي خبرات جواري دي كي نظام بحث بحث دبلوماسي دي كي بتشي دي كي بشلون خارجي دي كي استراتيجية أوش ما نسيو فالقلوب حزب سياسي بدول البرنامج دول ده والرجاء بروح الشوش إن شاء الله برنامج استراتيجي لشوية تغيير ذكر نظر دتواني منزل ببوك برنامج بقوله نظر دتواني منزل ببوك استراتيجي بقوله طبعا ده شو لكونغرة كاني ده حزب كونغري ده جيلين لكونغري ده اگر نظر منزل عملي كجواز فالنظر ده عملي جواز اللي بكرته تابعت كونغرة ده نظر هم نظر بكيف خد قربان بده ما انديشه بالنظر كاس حقيقية بلاتوبوا بيدكيو كاس حقيقية زربين بخاطر سرمغزل بزانه شيء هذا بزري حقيقي وحق شيء انساني خوته هرشون كبير ذكيه لكن يقول والله توابير ذكيه ولا حزبيه وده كاكا منو برنامج من قبول اذا الشرط وكتم على شرطي عند عمتي لحزبات سير شرطي عند عمتي ما نسيوا ام احزاب تقريبا يهم الدنيا كمزور الهويه برنامج قبول به اساسنامه قبول به او اسلام بيرو برنامج او ضبط ربطي كموكاره أو أنا قبول بحاضر بليش إنه أورجانيك إذا كابك أحيانا حق رزلتش أو أنا حق ليش شو نختار نزل ده بفلان نزل ده مهمان ده بحركة بتبع عضو الحزب ده بمشي بزاني نزل شيء بزاني جرايش شيء ما يجي شيء فلان شو ده فلان شو بيلقاته شو هالممنوعة لقال أول شيء حزب ده مجال مو عندي شبكاته عندي شو كيف يجرو دعيبة نتائج عملية مجربة نتائج عملية ذكرته كون نتائج عملية لكونغرة كان ده معمولة تثبيت دبي أحيانا بعض الحدود يقبلوا لمكانه الزجاج جاءوا أو يكللوا إمدا كبيدة كتير اختلافي سياسي اختلافي نظر أو بهيد جور مجوزة من شعب صادرناك أو ببيتوانا دواك وتوترين فورمي حزباتي نشان ده أو نشان ده ذاك أصلاً لبنا ما يحس حالي نبو والله من بوي جاد بينو اختلاف ماني اختلاف نسينا هاي البرنامج ده اختلاف ده فنظام مش كامل البرنامج لمسألة جنان لمسألة مدالان لمسألة كريكاران لمسألة نظام حقوق فلان مصالحات شوان لمسألة هر شيء قالوا أنا اختلاف ده بلغ وأنا وكسك وأنا قبولتي ده ومتابعتش لا تاني والله وظاهرا قبولتي شيء لا اگر ظاهرا قبولتي واقعا قبولينيت خب دبيت لا عمل ده نشان دايتر ولا تقول من تصور مويه لا عمل ده نشان اگر لا عمل ده نشان ذاك او خلاف ما عرفت هذا مثلا شو انا ست تكاري او سنه كيدك لا عمل ده زرش كيدك خبود سي اساسنا ما هي خراج لك ده هو يعني عمل بيخرجنا ورسيد يجيك مشخص كذا 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 العمل ده لما هو استأوي أو رفقانية مديالين أو رفقانية مديالين هو دلنا بويا إما
مثلا زیادە بینەوە یا تەمایل بە زیابوونەوەیاندا زۆرە لەبەر دەڵێن اختلافی سیاسیمانەیە دەڵێن با بژێن ئەوە تەوزیحی وازەحاتە اختلافی سیاسی تێ دەست خۆش ئافرین لێفەرموگین و سەوگینە و قسەی لێ بکە و سەمیناری بۆ بدە و کەس مانعی نییە بەڵام دەبێت حەقی عوزمەتەکەت مەسەلەن بدەیت دەبێت لە ئۆرگانێک تەشکیلاتدا کار بکەیت دەبێت مەسەلەن ئەو بەرنامەیە مەسەلەن فعالی بکەیت لەبەرەوە ئێستا نەکار ئێستا تازە ئەگەر حتى ئەو ئەندێشە و نەزەرە سیاسە جیاوازەش حتى ئەگەر ئەوە عەمەلێکی جیاوازشی لە پێوێتەوە ئەوە عەمەلە جیاوازە بێت لە کۆنگرەدا بێتە مەبنای تەفرەقە هێشتا دەکرێت لەسەر وحدەت قسە بکرێت چونکە ئەو وەختی دەکرێت قسە لەسەر تەبعیەتی ئەقەلیەت لا ئەکسەریەت لا ئەکسەریەت بکرێت بڕە باشە ئەقەلیەتی لەو حزبەدا ئاوا دەکاتەوە ئەو بەرنامەی ئەوەیە ئەو قەیناکە بات بێت بۆ لەبەرەوە ئەو نوع جیابوونەوانە کە لەو ئەو حزبە سیاسیانەی چەپی ئێراندا بەدابەر ڕوودەدا دەتوانن بەڵام لە سەدانەوەدی مجاز نییە لە سەدانەوەدی ضەروری نییە پێویست ناکە جیابێەوە پێویست ناکە مەسەڵ فەرز کە ڕای کارگەر شاخەیەکیان لە شاخەی دیکان دیاری بێتەوە لەسەرەوەی کە دەڵێ من عەقیدەم بە مەجلیسی موەسسانە لە دوا ڕۆژی ئەنقلاب عەقیدەت پێ نەبێت جارە خۆ فێڵەن دانیشتووی ئێستا بۆ جیادەبنەوە ئێستا خۆ لەسەر ئەو بەرنامەی کە ئەمڕۆ کاری پێ دەکەن لەگەڵ یەکتر متحیدن ئەوەی کرد سبەینە مەسەن چ دەکەی خۆ سبەینە بیری لێ بکەنەوە خۆڵا ئەوە ئەویشتاڵم ببنە مای تەفرەقەیەکی ئەوڕۆ لەگەڵی ئەوە تەمەشاکەن یا مەسەن بەزەڕەبین ئێمە کەم خۆمان بەحرف سیاسی و ئەو مەسائلەوە ولی تاقیم دەکەی بەزەڕەبین بچۆ بزانە مەسەن اختلاف بین دو سازمانی سیاسی کەشف دەکەی اختلاف بەرنامەیی و واقعی کە منجەر بێ بە ناچار بن لە جیابوونەوە پس کەوایە ئەو دەمەوێت ئەو بڵم کە ئەو کردن مەشروع نییە مجاز نییە جیابوونەوە لەبەرەوە بە هیچ پلاتفۆرمێکی عەمەلی تازە ئەگەر پلاتفۆرمی عەمەلیش بێت بەڕاستی لە کۆنگرەدا ئەو لاولایکە بکرێت بە هیچ پلاتفۆرمێکی عەمەلی کە لە هیچ کۆنگرەیەکدا داوشێنی معلومکراوێت بە هیچ ئەوانە پشتەستور نییە ممکنە بڵێن بە مەسائل بەڵێ اختلاف نەزەری سیاسی نییە یا اختلاف نظر سیاسی هەر مهم نییە بەڵام اختلافاتی تشکیلاتی هەیە اختلافات تشکیلاتی یعنی چی؟ یعنی من مثلا من انتخاب نبووم بۆ فڵانە ئۆرگانی مەسئولی یا مثلا ڕای من کاریگەر نەبوو بۆ انتخابی فڵانە مەسئول لە فڵانە جێگا خۆ باشە ئەوە انتخاب دەکەیت ئەوە ڕەخنەیەکە ئەوە نیگەرانیەکە ئشعابی نالەوە لەسەر مەسئولیە لەوەی کە من مەسئول بێ یا شێتی کە مەسئول بێ لەسەرەوە تادا حەقیشت بێت ئەڵێ تەواوەت حەقی تۆیە زوڵمیان لێ کردی هەموو ئەوانە ئەگەر حیزبەکە حیزبێکی جەماوەریە ئەگەر حیزبەکە سەرنوشتی حیزبەکە بە سەرنوشتی جامعە مەربوطە لەسەر سەرنوشتی خۆم لەسەر ئەوەی کە من چ مەوقعێتێکم هەیە جامعەی تووشی نیگەرانی ناکەم بۆ بەتایبەت بە مۆردی ئێمەدا و کۆمەڵەدا فێر نفوزێکی جەماوەریە و زۆر واقعەیە تۆ بۆ کارێ خۆت بە نیگەرانی لەوەی کە فڵانە پۆستت بەدەست نەهێناوە حەقیشتە بە نیگەرانی لەوەی کە تۆ پۆستە بەدەست نەهێناوە هیچ بەرنامەیەکی جیاوازیشت نییە نەتەناوەت کۆگەر بە نیگەرانی لەوە خەڵکێکی زۆر نیگەران دەکەیت بە میلیۆنها یا بڵێن بە هەزاران خەڵک نیگەران دەکەیت لەوە کە مەسەڵەن سازمانێکی وەکو خۆشەویستی وەکو کۆمەڵە تووشی ئیشعار دەکەیت لەبەرەوەی کە خۆت لەو موقعێتدا قرار نەگرتووە ئایا ئەوە نهایەتی خۆدخواهی خۆدپەرستی نییە؟ وەلام نییە حەقشت بێت ئەسەن حەقم بێت لە حەق خۆم دەگوزارێم ئێستا چونکە بۆچی لە حەق خۆم دەگوزارێم لەبەرەوە دەگوزارێم چونکە لە نەقش عەمەلێکی جیاواز بە بەرنامەیەکی یا بە عەمەلێکی جیاواز منجەر بێ ئەوەم نییە ئەوم نەهێناوەتە کۆنگرە لەسەر اختلافاتی تشکیلاتی کە دووجیانەمەوە اختلافات تشکیلاتی یعنی ئەوەی کە بەخۆم بە تشکیلات بە ئەفرادێکی دیاریکەم مەربوطە لەسەر ئەوانە خەڵکی تووشی نیگەرانی ناکەن ئەوە تازە من ئەوە بە فەرز دەگرم دەڵێم معتەرضین حەقیان بێ حتا ئەو حەقەش ئیجازەی ئینشعاب و مجازبوون ئینشعاب و یا مەشروعیەتی ئینشعابیان پێ نادەن ئەوە ینی مشکلی ئێمە ئێستا ئەوەیە ئەو دەرکی واقعبینانەی منطقی و عاقلانەیە کە لە حەزب دەبێ هەبێ و لە حیزبایەتی دەبێ هەبێ ئەو دەرکە جە نەکەوتووە هەر کەسە لە خۆیەوە مەسەڵەن گرایشم ئەوەیە بۆ چوونم ئەوەیە مەیلم ئەوەی
ساڵی 1990 یەک حزب کۆمەستی کارگەری لێرە جیان بوونەوە ئەوان بخۆیان زۆر جار ئیدعا دەکەن دەڵێن لەسەر سەرنوشتی کۆمۆنیزم لە دنیادا اختلافمان بوو ئێمە دەڵێن کاکەجیان ئەوە نەبوو دوو عملی جیاواز پێدا بوو عملێک دەیویست دەیکوت کوردستان بە ئاخری خەتی خۆی گەیشتووە مەبارزەی مسلحانە مەجای نەماوە لەوێ مانەوەمان دەکەوینە جیرۆگازی سازش لەگەڵ ئەم دەوڵەت و ئەو دەوڵەت و ئەو حیزب ئەرزشی نییە بمانەوە لێ ڕێدێکیان کو دەبێ ئێمە پایدار بینێ کۆمۆنیستەکان ئاخرین کەسانێکن کە سەنگەرێک ممکنە چۆڵکە تازە ئێوە دانە سەرنجێکدان دانێن وشایش پیدا دەبێت دنیا ئەوەندە تاریک نیە زۆرش کە پێشبینە دوو عملی جیاواز بوو معلومەوە جیاوبوونەوە لێ دەکەوێتەوە ئەوە زۆر تەبیعیە بەڵام مثلا ئەو ڕفیقانی ئێمە کە ئێستا تەقی جیاوازی خوازی جیاوبوونەوە لێ دەدەن ئەمانە چ شتێکی جیاوازی مثلا بەرنامەیە مەطرح کردو مثلا ئیتر ئەو ئیرانەکانیان ئەوە مثلا فڵانە کەس تەمایل هەیە لەگەڵ ئەحزابی کوردی هاوکاری بکرێت ئەوە لادانرخ ئەوەش ئەگەر متابقی ئاخری مسەوبەی کۆنگەرە نییە بەڵێ بەڵام ئاخری مسەوباتی کۆنگەرەکەمان ڕێوە دەڵێت کە خۆشتان ڕێدان پێداوە دەڵێت دەرەجەیەک لە هاوکاری لەگەڵەوە ئەحزابە ضروری یەک میلیمترش لەوەی کە کۆنگەرە کوردی زیادە ڕێی نەکراوە لادان نەکراوە بەڵام فڵانە کەس نێوانی لەگەڵ فیسارەکە زۆر خۆشە ئەوە خەتەرە ئەو قسە نییە بۆ مەسەرە فڵان کە سەردانی ئەو دەکات باوکی ئەو مردووە بۆ هاتوو بۆ سەرخۆشی باوکی کە دەمرێ بۆ دەچێت سەرخۆشی شایی ئەم لایە بۆ دەچێت بۆ زەماوەندی ئەمانە قسە نییە تۆ دەبێت مەسەلەن شتێکی مەلموس بڵێ کە نیشان بدا کە ئەو عەمەلە جیاوازە لەوەی کە لە کۆنگرە بۆ داڕژاوە ئەمە بەمە دەڵێ کە دەبێ هەوڵ بدەین دەبێ هەوڵ بدەین پیشێ شاب بکرین ونێنێ شاب لەبەر نەبێ بە خاتی خۆیان خۆشیان مهمە ئەڵبەتە ئەم یاوەڕەفێ خەڵکی سەرمایەکی ئەو جۆمیشەیە وەرە دەستچوونی ضررێکە هەرێک تا خەلەفەرێکیش بەر پەیدا نەبوو بە ئاسانی پەیدا نەبوو زەحمەتیان لەگەڵ شێشەوە ساڵها تەجربە و فیداکاری و ڕەنج و ئەوانە ئەوانش بەڵام لەبەر ئەوەی کە خەڵکێکی جەماوەرێک کە ئومێدیشان بۆ تەشکیلات دەبەستۆ نیگەران دەبن کۆمەڵەی بوو بە دوو و بە سێ خەڵک بێئیعتماد دەبێت خەڵک ناچارە دەڵێ ئەمانەی کە من باوەڕم پێیان بۆ خۆشم دەویستن فەرقیان نەبوو دوێنێ دێکن ئێستا عیدێکیان چۆتە ولا عیدێکیان چووە ولا تەسمیم بۆ ناجێ لەگەڵ چێ بێت چون خۆ فەزاشی ئازاد و دموکراتیکیش نییە تۆ بە ئیشتیا و بەحزانە و دەلەساتت ببێتە ناو خەڵک و تێدگیان بن و هەموو جیاوازەکان بە وردی معلوم بکرێت سەرخۆردەجی و ناومێدی وجود دێن ئێوە مجاز نییە ئەو کارە بکەین وێ مجاز نییە و مەشروع نییە یعنی کەسێک کە تەمایلاتی ئەو نوعی هەبێت لە ئەسەر هەر لەسەر ئەو شتانی کەمان باسمان کرد ئەوان سەرکۆنە بکرێن سەردەنش بکرێن و پێشیان بژیرە بۆی کە ئەو کار بکەن نەگەڵ پێشیان بژیرە خۆ بە زۆر ناقڵم بە مەنتیق و استدلال و بە خانەکردن و ئێمە چ دەکەین بەرامبەر بۆ ئەو وەزعیەتە ئێمە دەڵێن لە وەختی وادا ئەسەن ئەساسنامە بۆ ئەوە دانراوە ئەساسنامە بۆ ئەوە دانراوە کە وەختی اختلافی ناو حیزبا پەیدا دەبێت هەر فەسلی کایتر ئەساسنامە ڕێگا چارەی هەموو ئەوانەی نیشان داوە ئەساسنامە مەسەن کوێتی تشکیلاتی حزب هێرەمیە تشکیل ئەوە کۆمیتەی مرکزیە کۆمیتەی ئیجرائیە کۆمیتەی محەلی کۆمیتەی تشکیلاتی کوردستانە کۆمیتەی تشکیلاتی خارجی کشوەرە کۆمیتەی تشکیلاتی شارەکانە و کوێتی هەر کام لەو کۆمیتانە مجازن بۆ خۆیان عوزرگیری بکەن مجازن بۆ خۆیان کۆنگرە و کۆنفرانسی خۆیان بەرگوزار بکەن مجازن بۆ خۆی ڕاهبەری خۆیان هەڵبژێر بۆ گزارشی بدەنەوە بەسەر هەروە وحیەمە ئەومان کرد تشکیلاتی خارجی کشوەرمان کۆنفرانسی خۆی گرتووە ئاینامەی مجاز بوو بۆ ئەوەی کە ئاینامەی خۆی تەنزیم کە ئاینامەی گرتووە و ئاینامەی دموکراتیکیش بووە هەر وەکو ئاینامەکەی پێشوو بوو هەر وەکو هیچ فەرقیشی نەبووە دەگەی ساڵانی پێشوو کە بڵێن بۆ بۆنەوە تەغییراتی دادراوە بە پێی ئەو ئاینامە کۆنفرانسی خارجی کشوەر گیراوە ڕاهبەری تشکیلاتی خارجی کشوەرمان دیاری کراوە ئەوە بایکۆتیان کرد بۆچی بایکۆتی نەکرد بۆچی بایکۆتی نەکرد معلوم نییە ئایا لادانێک بۆ لە ئەساسنامە ئێستا مەسەن کۆنگرەی کۆمەڵە دەگری دەمانەوێت بیگرین لە ئەندێشی کۆنگرەی کۆمەڵە دەگرین بۆ کۆنگرەی کۆمەڵە ئێمە مجاز بوو بۆ ئەوەی کە کۆمیتەی مەرکەزی کۆمەڵە مجاز بوو کە ئاینامەی بەرگوزاری کۆنگرەی تەزمین کرد بە دڵی
تۆ بەیانەوێ بەدڵێ ئەو بە یاو نەبێ فەرق ناکات بەدڵێ هەر کەس بێت مجاز ئەو تدبیر کات بۆ ئاینامەی تدبیر بێ کۆنگرە بایکۆتی مەکەن بەشداریدا ئەو دیکە مجاز ئەمە کارێککە ئێمە دەبێت بکەین ئەوەی کەسا بۆمان دەکرێت غەیری بەسلاح ئامۆژگاریکردن سەرکۆنەکردن ڕاخنەگرتن نازانم هەرچی غەیری ئەوانە دەبێت ئەساسنامە عیان بێ و ئەساسنامەش بە دەقیقی بەڕێوە بچێت لە ئەساسنامە هیچ لادانێک نەبێت بەڵام بەشاکەنەوە باوەڕیانەی ئێمە کاری مثلەن زۆر سەیریان کردووە کە غەیری ئیشعابیچکە ناتوانین گەورە بنین ئێمە مەسەلەن کۆمیتەی تەلەڤیزیۆن مثلا کۆمیتەی بەڕێوەبردنی تەلەڤیزیۆن لە پلەنۆمی مشتەرەکی کۆمیتە مەرکەزی کۆمەڵ و حزب هەڵدەبژێردرێت ئەمان لەو کۆمیتەی لەو پلەنۆمەدا نەیانتوانی ئەکسەریەتی کۆمیتەی تەلەڤیزیۆن بەدەست بێن نەیانتوانی بەسرا ئەوە بسەنیان کە دەبێت دابەشیکەن کۆمیتە وتمان انتخابات بەبێت هیچ قەید و شەرتێک انتخابات دەکەین نێومان دەنووسین 5 نەفەرمان دێ بۆ کۆمیتەی تەلەڤیزیۆن نەفەرەکە هەر کەس خۆ انتخاب ئەوان قبول نەکرد قبولیان نەکرد بۆ بایکۆتیان کردوە چون لە دەرەوە کانال تەلەڤیزیۆنیان دروست کرد چۆن نەکرد ناو حزبێکانی بەناوی کۆمەڵەوە بەناوی حزب کۆمونیستێران و هەر لەو حزبەش بچینە تەشکیلاتێکی موازی دروست کرد لەناو حزبێکانی کۆنفرانسی خارجی شوڕەکەی بایکۆت کرد ئەمە ئەو کارەیەکە ئەو ڕەفیقانە بە نەزەری من دەیکەن و ناڕەوایە وەدەوارم بخۆیان دابچنەوە بە بتوانی پێشی ئەو ئینشاڵەی کە ممکنە لەڕێدا بێت پێشەوە ئەو هاوڕیانەی کە یا پرسیاریان هەیە یانەوێ قسە بکەین ئەتوان وەخت بگرنەوە دوایە وەختمان گردەوە بە نسبەتی ئەوەی کە چاردارەکە بزانین چەنە وەخت یاری دەکەین و پاوزەیەک دەدەین دوای پاوزەکە سەوبازەکان هەیەگرێنەوە